بەناوی خوا ئێوارە و هەموو کاتێکتان باش شوێنەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بەرنامە پڕزانیارەکەی خۆتان چارە لێتان ناشارمەوە کە ڕۆژێکی پڕشەکەتیم بەسەر بردووە لە بەیانی و خەریکی تۆمارکردنی بەرنامەی چارەین بە شێوەیەکی تۆمارکراو کە ئینشاڵڵا لە هەفتەکانی داهاتوو ئەوەش دەست پێکەینەوە و بە تایبەتی کارمان کردووە لەسەر نەخۆشخانەی سۆزی دەرونی ئەو شوێنەی کە نەخۆشخانەیش تایبەتە بەو خانمانەی کە نەخۆشی دەرونیان هەیە و خوایار بێت کۆمەڵێک بەرنامەی تایبەتتان بۆکەین بۆی کە بتوانین ئەو دەرگاش بکەینەوە و بزانین کە نەخۆشی دەرونیەکان چین و چۆن و چۆن دەکرێت لە ڕێگەی ئەو نەخۆشخانانەوە خزمەت بە و خوشکانەمان بکرێت کە گرفتاری جۆرێک لە نەخۆشی دەرونی هەن و پاشەوە خەریکیکاری خۆم بووم و ئێستش لە خزمەتتانە ئەو شتە سوورەتی و پێویستە فەرمانبەرانی هەرێم لەگەڵ فەرمانبەرانی عێراق موچەوە بگرن یا خواوەری بگرین. ئەم ئێوارەیە لە خزمەتتانە باس لە پەتای وەرزی و هەروەها باس لە کۆرۆنای نوێ دەکەین بە سواسێکی زۆرەوە بۆ ئۆفیسی ڕانی دەستگای میدیای کورسات و کەناڵی کورسات نیوز کە لە ڕێگەی ستریمەوە بەڕێز دکتۆر زمناکۆ عوسمان هەمزە وەردەگرن کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە نۆڕەنگی تایبەتی خۆی لە شاری ڕانیەوە ئامادەیە. برادران ئەگەر دکتۆر زمناکۆ ئامادەیە بە لە خزمەتیا بین و دەست بکەین بە بەرنامەکە. دکتۆر ژیان ئێوارە و هەموو کاتێکت باش سڵاوت لێبێ. بەنای خۆ گەورە و میهرەبان سڵاو لە ئێوەش بێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی خۆشەویستیش. دکتۆر ژیان جارێ پیرۆزبایی هاوسەرگیریەکەت لێکەم و ئینشاءڵڵا بە هیوای ژیانێکی خۆش و کامەران زۆر سپاس خۆشی. زۆر سپاس کاکتۆر نەخشە بێ لە هەموو ئەوانەی کە هاوسەرگیریان نەکردووە. ئامین یا ڕەبی زۆریش نەماوازم بچێتنەوە قەفەسەکەەوە ئینشاءڵڵا. زۆر سپاس. ئینشاءڵڵا زۆر سپاس. دکتۆر ژیان با دەست پێ بکەین لە باسکردن لە پەتای وەرزی اینجا دوای چینە سەرم پەتای کە سەر ناو خەڵکا باوە چونکە زۆر دەنگ هەیە لەوەی کە ئاڵێن ئەمە جۆریش تازای کۆرۆنا یاخود کۆرۆنای گۆڕاوە یاخود کۆرۆنای نوێیە بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ ئەو کاتە عەزەتی جەنابەت ئێم بۆی کە بتوانی قسەمان بۆ بکەی. باجارە لە پەتای وەرزی بە شێوەیەکی گشتیەوە دەست پێ لە خزمەتدام ئێمە لە خزمەتتاین وازام ئەم پەتایی کە ئێستا هەر بە پەتا بە ناوبانگە و خەڵک زۆر بە ئاسایی لەگەڵی هەڵەکان لە ساڵانی ڕابردووە مەرگ بەهۆیەوە زۆر بووە دروستە؟ بەڵێ بەتایبەت لە کاتی هاتنی شەپۆڵەکانی کۆرۆنا خۆی ساڵانە نزیکەی 50,000 کەس وەفات دەکات بەهۆی پەتای وەرزیەوە. بەڵێ ئەم 50,000 کەسە هەتا ئێستش لە دنیای وایە هەتا ئێستش لە دنیای وایە دکتۆر زمناکۆ؟ بەڵێ تا ئێستاش وایە بێزگە لەو کاتەی کە ڕوبەڕووی شەپۆڵەکانی کۆرۆنا بووینەوە ئەو کاتە نزیکەی 7 ملیۆن کەس تقریبان ینی بە پێی WHO وەفاتیان کردووە کە ئەمە لەوانەیە ژمارەکە زۆر لەوە زیاتریش بێت. ئەمە بەس ژماری ڕسمیە. بەڵام تۆمار نەکراوە. بەڵام ئەوەی کە تۆمار کراوە 7 ملیۆن و نیو کەسە سەرنجی بینەرانی بەڕێز بۆ ڕاکێشم 7 ملیۆن سەرنجی بینەرانی بەڕێز بۆ ڕاکێشم کە بەڕێز دکتۆر زمناکۆ عوسمان هەڵگری بڕۆنامەی بۆرد یاخود دکتۆرایە لە نەخۆشی هەناوەکان و بۆ ئێستا لە ڕانیە لە دەڤەری ڕاپەڕین خەریکە خزمەت بە هاوڵاتیان چارەخوازانەکە لێشتان ناشارمە هەوڵێکی زۆرمان ناکاتی خۆی کە نەقلی سلێمانی بێتەوە بەڵام لە ڕانیە لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستیە وتیان ئەو دکتۆرە باشانەی کە دەسێماکە نەهەڵین لە ڕانیە بە ئاسانی نەجاتیان بێ لەبەرەوە حەزەکەن کە خزمەتەکانی دکتۆر زمناکۆ و هاوڕێیان و هاوپیشەکانی لە ڕانە و دەوروبەری زیاتر بێت. دکتۆر زمناکۆ جگەلەوەی کە جەنابەت پزیشکی خوێنەوارێکی زۆر باشیشیت ئەم ئەنفلۆنزای کە ئێستا بەناوبانگە هەر هەمان ئەنفلۆنزای ئیسپانیە کە کاتی خۆی هەبوو؟ نەخێر ئینفلۆنزا بەردەوام لە گۆڕاندا هەیە بەبوونەی ئەو زیناتانی کە ڤایرۆسەکە هەیەی بە پێی نوێترین توێژنەوە کە کراوە لە ئەمریکادا بەشش زۆری ئەنفلۆنزای ئەمساڵ H3N2 بەشێکی گۆڕاوە لە ئینفلۆنزای ئیسپانی. بەڵێ ئەو ئەنفلۆنزای ئیسپانیا کە سەرەتا بڵاو بۆیەوە هەندێک لە وێنە کۆنەکانە بینینەوە ساڵی 1980 بۆ 20 بەڵێ 80 بۆ 20
کە وێنە کۆنەکانە بینین هەروەکو کۆرۆنا خەڵک ماسکی کردووە و زۆر ترساوە ئەو کاتە ژمارەکان بە نزیکەی چەند ملیۆن کەس پێی مردووە نزیکەی بە 50 میلیۆن کەس پێی مرد بەڵێ تەنها ئەمە بەس تەخمینەکە کراوە بەڵێ تەنها هەڵسەنگاندنێکە پێشبینیەکە لەوەی کە 50 میلیۆن کەس هەڵسەنگاندنێکە بەڵێ بەڵێ چکە لەو کاتە هیچ سەرژمێریەکی دقیق نەکراوە بەڵێ دکتۆر زمناکۆ ئەوەی کە زۆر زانراوە لە مێژووی مرۆڤایەتیە یەکێک لەو گۆڕانانەی کە لە زانستی پزیشکیە ڕوویدا و بۆ هۆی ئەوەی کە خەڵک کەمتر بە هۆی نەخۆشی و برینەوە بمرێ دۆزینەوەی پەنسلین بوو کە ویشتە معلومی جەنابتە لە جەنگی جیهانی دۆمە دۆزرایەوە ئەو کاتە لە پێش جەنگی جیهانی دۆمە 18 بۆ 20 ئەو کاتە کۆتایی جەنگی جیهانی یەکەم بوو هیچ جۆرە ئەنتیبایۆتیکێک یاخود دژەژیانێک بەردەست نەبوو بۆی کە خەڵک بتوانە بەهۆیەوە لەم پەتایە ڕزگاری بێ نەخێر ئەگەر بەردەستش بێ نەگەیشتۆتە هەموو مرۆڤایەتی خۆتە زانی ینی پێشکەوتوترین کێشێر لەو کاتە ئەوروپا بووە مەگەر بەس لە ئەوروپا بەڵێ باش ئێمە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە پەنسلینە دۆزرێتەوە و دوایەوە کە معلومی جەنابتە کە جێنەرێشنەکان کە وەچەکان یاخودنەوەکانی پەنسلین هێدی لە ڕێگەی دەرمانسازەکانەوە پەرایان پێدرێت و بڵین واکرێت کە پەرایان پێدرا و نەوەی نوێشی لێ پەیدا بوو بەڵێ هەروەکو چۆن ڤایرۆسەکەنەوەی نوێ لە خۆی پەیاکە دەرمانەکانیش کە دژ بە نەخۆشەکاننەوەی دەرمانەکانیش بە هەمان شێوە بەڵێ ئەمێ پرسیارەوە لە بەڕێز بکەم ئەگەر کەسێک ئێستا بینەری ئەم بەرنامەی ئێمە و پەتای وەرزی هەیە ئامۆژگاریەکەی کە ئەنتیبایۆتیک بخوا نەخێر بۆ هەموو نەخۆشێک نابێ بەشێکی هەر زۆری ئەوانەیە کە تووشی پەتای ئینفلۆنزا ئەبن بە سووکی ئەیگرن و باشترین ڕێکاریش کە نەخۆش بگرێتە بەر ئیسراحەتکردنە بەڵێ لەگەڵ خواردنی خواردنە سروشتیەکان و خواردنەوەی شلەی پێویست بەڵێ ینی گونجاوترین ڕێکار ئیسراحەتکردنە ئەنجە دوای چارەسەر و چارەسەریش ئەگەر نەخۆشەکە ئازارێکی هەبوو یان تایەکی بەسیتیە بتوانێت حەبی پارەسۆڵ بەکاربێ یان ڤیتامینات بەکاربێنێت تاوان ئەنتیبایۆتیک بۆ هەموو نەخۆشێک بەکار نایێت بەڵێ دکتۆر دەنگم باشە نزم نییە دەنگم نەخێر باشە زۆر باشە فەرمووت ئەو زۆرینەی خەڵک پەتاکە بە سووکی ئەگرن ئەگەر بتوانی بێ زەحمە دووشەی پەتاکە بە سووکی ئەگرن ئەوەم بۆ ڕوون بکەیتەوە کەی پێی ئەڵەن سووک کەی پێڵەن مامناوەند کەی پێڵەن قورس بەڵێ بەشی هەر زۆری و کەسانی کە تووشی پەتای ئینفلۆنزا ئەبن تامان بە سوشی ئەیگرن سووک بەو شێوە ینی بە پێی ڕزبەندی ئەو نیشانانەی کە پەتاکە دروستی ئەکات بەڵێ تابانەوانی کە بە سوشی ئەیگرن ینی تووشی چییە بن تووشی ئازارش کەمی قورگە بن یان تووشی حساسەتی قورگە بن یان تا ئەگرن یان تا هەر ناگرین یان ئەوتەیە بە شێوازێک کەم ئەیگرن یعنی تایەکە بە سوچی ئەگرن واتە کار لە ژیانی ڕۆژیانیان ناکات بەو شێوە ئەوانەی کە بە شێوەی مامناوەند تووشە بن تۆزێکتیان بەرزترە بێ ئازاریان زیاترە بێ لەوانەیە هەتا ڕادەیە کار لە ژیانی ڕۆژانەیان بکات و ئەوانەی کە بە قورسی ئەیگرن ئەوانەی کە تووشی هەناسە تانگبوون ئەبن واتە لەو کاتەیە بڵێن پەتاکە شۆڕە بێتەوە ناو سیەکانی ئەو کاتەڵێن ئەو پەتایە بە قورسی گرتوێتی کەسەکە کە بێت هۆی کەمبوونەوەی ڕێژی ئۆکسزین و پلەی گەرمی لەشی زۆر بەرزە بێتەوە بەڵێ کە پلەی گەرمی لەشی بەرز بۆیەوە ئەو کاتە تووشی تابێ ئێمە لە زانستی پزیشکیە دووبارە لەمەوە کە معلومی جەنابتە کۆمەڵێک گروپمان هەیە پێڵین گروپە مەترسیدارەکان بە تایبەتی مناڵانی خوار یەک ساڵ لە هەندێک جارەوە لە خوار 3 ساڵیشەوە بە گروپی مەترسیدانێن و ئەو یان ئافرەتی دووگیان لەگەڵ ئەو بە ساڵاتوانی کە لەسەر و 65 ساڵەوەن و لەگەڵ ئەو بەڕێزانی کە باڵێ لەگەڵ ئەو کەسانی کە نەخۆشیشی درێژخانیان هەیە و کەی تریش ئەو کەسانی کە لە زانستی پزیشکە پێیان وترێکە بەرگری لەشیان کەمە واتە ئەوانەی کە بەنمونە شێرپەنجەیان هەیە یان ئەوانەی کە بۆ ماوەیەکی درێژ دەرمانە ستیرۆیدەکان بەکاردێنن بە کاریگەری نەخۆشی ڕۆماتیزمەکان یان هەر نەخۆشەشی هەوکردنی درێژخایان بێ
یان ئەوانەی کە نەخۆشی هاوکردنی درێژخایانی سیەکانیان هەیە یان ڕەبۆیان هەیە. بەڵێ جا دکتۆر یەکەیەکە با باس لەو گروپانە بکەین بۆ نمونە مناڵێک کە تووشی ئەم پەتایە بێت هەڵبەتە لە گەورەکانەوە تووشە بێت یاخود لە دایانگە و باخچەی ساوایانەوە نەخۆشیەکە لە هاوڕێی شوەرەگرێت و هێنێتەوە ماڵەوە. جارێ ئەگەر مناڵێک نیشانەکانی پیا دەرکەوت پێویستە چەندێک دایک و باوکەکە نەینێرنەوە بۆ دایانگە و باخچەی ساوایان؟ خۆی لەگەڵ پەیدابوونی نیشانەکان تا ماوەی هەفتەیەک زۆربەی خەڵک چاکە بنەوە لەو نەخۆشیە بەشی هەرە زۆریان و لە ماوەی 2 هەفتەدا زۆربەی هەرە زۆریان چاکە بنەوە لەو پەتایە لانی کەم هەفتەیەکی ئەوێت. بەڵێ بۆی نەگوازێتەوە خۆمان زین کە تەبیعەتی پەتا وایە سروشتەکەی وایە لە کەسێکتر بۆ کەستر دەگوازرێتەوە بە تایبەت ئەو زۆری کە بڵاو لە ناوخۆماندا زۆری ئەیە زۆری ئەی بەردەوام لە گۆڕاندایە و توانای گواستنەوەشی زیاترە وەک لە زۆری بی. بەڵێ لە نیشانەکان فەرمووت قوڕک ئێشە سەر ئێشە قوڕک ئێشە یان حساسەتی قوڕک سەر ئێشە یان گیانێشە بەڵێ یان داهێزران بە تایبەت داهێزران بەڵێ یان تا ئەگرێ بەڵێ گوێت لێگرم دکتۆر فەرموو. بەڵێ تاان لە باوترین نیشانەکانی ئینفلۆنزا تایە سەرێشە داهێزران یان گیانێشان بەڵێ. بەڵێ دکتۆر ئەگەر لە مناڵە ئازاری قورگە بێت یان حساسەتی قورگ باشە ئێمە زۆر گرنگە چەند جارێکم لەم پرسیارە ڕاستی جەنافتەکەمەوە کە مەسەلەی بەکارهێنانی ئەنتیبایۆتیک بۆ هەموو کەسێک نییە و پێویست نییە. گونجاو نییە نەخێر گونجاو نییە بۆ ئەم کەسێک گونجاو نییە. باش ئێستا مناڵێک دایک و باوکی قسەیان بەرنامەکە و نیشانەکانی ئەم نەخۆشی هەیە دایک و باوکەکە لەوانە نیشانەکانیان تیابێ و مناڵەکەش داوای نیشانەکانی تیابێ. حەبێک هەیە پێڵێن حەبەسێ دەنگیەکە بۆ مناڵیش هەیە کە بڵێ ئەزیترۆمایسین باش ڕۆژی دەنگێکە خۆی بۆ ماوەی 3 ڕۆژ زۆر ئاسانە چکە ڕۆژی دەنگێکە ینی زۆر التیزامی نایە بە دەرمانەکەەوە باینە شتیش بۆ مناڵ بە شێوەی شروع هەیە بەمان شێوە بەڵێ هەیە ئەگەر لەگەڵ دەرکەوت نیشانەکانە بیایی تێ چێ بێ بۆی زوو چاک بێتەوە. خۆی ئەزیترۆمایسین جگە لەوەی کە ئەنتیبایۆتیکە واتە دژ زەندێ ئەنتی ئینفلامێتەریە دژە هەوکردنە باش لەبەرەوە ئاسانکەری شتێدا کە بتوانی بیدەی بەڵێ باش بیدەیان نەیدەین ئەنتیبایۆتیکەکانی تر ئاساییە بەڵێ ئاساییە باشە بۆیە ئەو پرسیارە لە بەڕێزت ئەەکەم ئاسانکاری شتێدا بەڵێ ئاسانکاری شتێدا ئەزیترۆمایسین چکە هەموو ئەنتی ئینفلامێتەریش بەڵێ بەکاردێت. باشە لە منداڵانە ئێمە بە شێوەیەکی گشتی منداڵ کێشەوەی هەیە کە لەگەڵ تووشبوونی بە پەتاکە ئەگەری ڕەشانەوەی زۆرە و ئەگەر بێت و شروبیشی بێتێ احتیمالە شروبەکەش بێنێتەوە. لە منداڵانە تاکو چ تەمەنێک دایک و باوکە توانن شافی پاراستۆڵ بە مناڵ هەڵبگرن؟ خۆی تا تەمەنی 2 ساڵی توانن بەڵێ تا تەمەنی 2 ساڵی توانن بەڵێ لەسەر و 2 ساڵەوە باش نییە شافەڵگرتن بە مناڵ خۆی توانن بەزیتر بەس بەدائیل هەیە بەڵێ بەدائیل هەیە بنمونە توانین دەرزی بەکاربێنی بەڵێ جابا لە مەسەلەی دەرزیە زۆر کە سەڵێن دەرزی لە ئەوروپا بەکار نایە و دەرزی لە ئەوروپا بەکار نایە فعلەن دەرزی لە ئەوروپا بەکار نایە دکتۆر زمناکۆ یان کەسانی کە بەڵێ بەکاردێ ئەو کاتانەی کە پێویست بێ تەمەن لە کۆمەلگەی خۆماندا زۆرە بیلەوکەیەکەیە گوایە ئەو کەسانی کە تیان هەیە بە تایبەتی مناڵ باش نییە دەرزی بەکاربێنن تانەم قسە هیچ ئەساسێکی زانستی نییە. بەڵێ باش ئەو کاتە دەرزێکە کە بەکارهات دەرزی چی بڵێ ئەگەر بۆ نمونە زانراوی جەنابتە ئێمە ئەڵێن وا باشترە خەڵک بڕاتە لای دکتۆر و دکتۆر بیبینێت و ئەو عیلاجی بۆ دەرزنیشانکە. بەڵام بۆ نمونە کۆڵێکی زۆر لە دەرمانخانەشمان هەیە کە ڕێگە پێدراون کە برایان و خوشکانی یاریدەری پزیشکەی بن بەڕێوە و زانراوی جەنابیشتە کە چەند ئایتمێکەیە بە پێی ڕێگە پێدانی وەزارەتی تەندروستی ئەتوانن بیفرۆشن بە خەڵک. ئەمە پرسیاری ئەوە لە بەڕێزت بکەم سەلامەتترینیان چییە کە خەڵک بەکاری بێنێت بۆی کە لە کاتی پەتاکەیە لە کاتی دەرکەوتنی پەتاکەیە کەمتر ماکەکانی پەتاکەی پێوە دەرکەوێت؟ سەلامەتریان پاراستۆڵە
چکە دەرمانێکە کەمترین ساید ئفێکتەوەتە کە کەمترین ماکە خاتۆ لە لەشی ئینساندا و کەمترین تەئسیراتی خراپیشی هەیە لەسەر لەشی ئینساندا. تەمان بۆ زانیاری بینەرانی بەڕێزی دەتوانرێت 4000 میلیگرام لە 24 سعادا بەکاربێتە 4 حەبی هەزاری بۆ کەسی گەورە بەڵێ. بەڵێ ئەی بۆ کەسی مناڵ بۆ کەسی مناڵ ئەو کسێ دەتوانی ئاڕاستەی دکتۆری مناڵانی بکەی باشترێتر نازان مەگەر بە ئەوان بە پێوازم کێش من بەڵێ بەڵێ ئەوان بە پێی کێش بەکاری هێنم بەڵێ باشە. دکتۆر لە دوای مناڵان فەرمودێکێک لەو بەشانەی یاخود ئەو گروپانی کە پێیانەوەترێ ئاتڕکس یاخود گروپی مەترسیدار خانمانی دووجانن. خانمانی دووجان بۆ نمونە جاران لە زانستی پزیشکیە هەند دووگیانیشان بە پێی قۆناغەکانی دووجانی جا کردەوە بە مەترسیەکان. سێمانگی یەکەم و سێمانگی ناوەڕاست و سێمانگی کۆتایی. سێمانگی دووەم بەڵێ بەڵێ ئەو خانمانەی کە ئێستا لە قۆناغێکی دووگیانیان جا لە هەر قۆناغێکا بن لە چ قۆناغێکا توشبوونی پەتاپیان مەترسیە بۆ خۆیان و بۆ کۆرپەکەی ناوسکیان لە قۆناغی سێمدا لە قۆناغی سێم لەر هەمووی مەترسیدارترە باڵە لە قۆناغی سێمدا لەر هەمووی مەترسیدارترە. بۆچی لە هەمووی مەترسیدارترە دەشکەوێتە بەڵێ لە دوای کە ئەندامەکانی لەش ینی ڕوو پێگەینن بە تایبەت ینی سیەکان دو ئەندام کە پێگەن طبعا ئەو کاتە لە قۆناغی سێموەک و ئامادەکاریەکە بۆ لەدایک بوون. تەمان نەخۆشەکە و هەم مناڵەکەش ئەم کۆرپەلەکەش زیاتر ڕوبەڕووی ماکەکانی ئینفلۆنزا ئەبنەوە. باڵێ ئێمە مەبەستمان لە سێمانگی سێمەگەر بە هەفتە جای بکەینەوە بە شێوشی گشتی ئێوە لە دوای هەفتەی 38ەوە مناڵ بە مناڵێکی پێگەیشت و ئەزانن بۆی کە بێتە دنیاوە هەڵبەت باڵێ ئەگەر ئێمە بیکەین بە سێ پارچە یانێ بە سیانزە دروستە؟ سیانزە بەڵێ دروستە. باش ینی هەفتەی چۆنێکەین بە سێمانگە یەکەم سیانزە هەفتەی یەکەم سیانزە هەفتەی دووەم سیانزە هەفتەی سێ. بەڵێ ینی ئێستا ئەو خانمانەی کە قۆناغی دووگانیەکانیان دووجانەکانیان لەسەر و 26 هەفتەوەیە ئیتر لە 27ەوە هەتاوەکو وەگاتە 38 ئەمانە ئەگەر تووشی ئەنفلۆنزا یاخود تووشی پەتای وەرزی ببن مەترسیان زیاترە لە خانمیشتری دووجان کە لە سەرەتای دووجانیابێ بە تەئکید مەترسیان زیاترە. باش ئەگەر ئێستا خانمێک ئەم بەرنامەیە بینێت و خوا نەخواستە یاخوا هەموو کەسێک پارێزراو بێ ماکێک لە ماکەکانی پێدا دەرکەوت چی بکات بترسێت؟ نەخێر پێویست بە ترس ناکات بەس ئەوەندەی ئەبێ حەزەر بکات. حەزەر ینی چی دکتۆر ئەگەر کۆمەڵێک شتم بۆ شەرح بکەیت بۆم ڕوون بکەیتەوە بۆم ورد بکەیتەوە بێ زەحمەت. بەڵێ ئەم کەسە بێ بزانێت کە نەوەک ژیانی خۆی ژیانی کەسێک ترشی لەسرە و دوای ینی دووگیانی لە زانستی پزیشکیدا بە گروپی مەترسیدار دادەنرێ بۆیە تووشی هەر سوکە پەتایەک بێت یان تووشی هەر پەتایەکتر بێ بە قورسی بگرێت ئەبێ زوو فریای خۆی بکەوت و دەست بە عیلاج بکات. باشە زوو دەست بە خۆی عیلاج بکات. زۆر تەئکید لەسەر مەسەلەی پاراستۆڵەکەیتەوە. پاراسیتۆڵ هەتاوەکو ئێستش لە کاتی دووجانە بەیەکێ لە دەرمانە سەلامەتەکان دانرێ بەڵێ بێشێک لە دەرمانە سەلامەتەکان دادنێەوە بۆ زانیاری بینەرانی بەڕێزیش دەرمانە ئازار کوژەکان کە ئێمە پێیان دەڵێن نسایت بەرەمونە ڤۆڵتارین تا مانگی شەشەمیش سەلامەتە لە کاتی حەملدا لە سێمانگەی ئەخیردا باش نییە بەکاربێنرێ. باش نییە بەکاربێنرێ باشە یعنی ئەمە کاتە ینی زۆر زیادەڕەوی ئەکرێ بەڵێ ئەتۆ دکتۆر ئەلم جۆرە قسانم بۆ بکەمەی کە ئافەرمی بۆ زانیاری بینەرانیش ئەلم جۆرانم زۆر بۆ فەرموو بێ زەحمەت. بەڵێ مەبەستم لەوێ بەڵێ زۆر زیادەڕەوی ئەکرێ لەوەی کە لە بڵێن لەوەی کە دەرمان بەکاندا هێندرێ لە کاتی حەملدا ینی نەخۆشە ترسێ لە بەکارهێنانی دەرمان لە کاتی دووگیانیدا زۆرێک لە زیادەڕەوی هەیە. بەڵێ یان پێویست بۆ هەموو ترسە ناکە دەرمانانەی کە نابێ نەخێر پێویست بۆ هەم ترسە ناکە ئەو دەرمانانەی کە یان بە درێژایی سکپڕی نابێ بەکاربێن هەندێک دەرمانی کامانە دیاریکراون لە زانستی پزیشکیدا. بەڵێ ئەمە بە هەمان شێوە پزیشکەکانی هەناویش و پزیشکەکانی ژنان مناڵبانیش بێگومان
ئەیزان و خوارد نەشبێ ئەتوان هەر لە ڕێی گوگڵەوە خوان ئەوە بە ئاسانی دەستەکەێت. بەڵێ ئەوانی شێزانە. بەڵێ جەنابی دکتۆر چیتر هەیە پێشەوەی کە گروپی مەترسی منداڵان و دایکانی دووگیان تێپەڕین بچینە سەر گروپی مەترسی سێهەم چیتر هەیە کە بتەوە لەسەر ئەو زانیارە نەزیایی بکەیت ئەوەی تا ئاسە تێگەیشتم بۆ مناڵان و بۆ دایکانی دووگیانیش لە کاتی دەرکەوتنی ماکەکانی پەتای وەرزیە ئەتوانن پاراستۆڵ بەکاربێنن لە مناڵی خوارد و ساڵا پاراستۆڵ بە شێوەی شاف یان پێ هەڵگر لەسەر و دو ساڵ ئەتوان بە شێوەی شروع بەکاری بێنن دایکانی دووگیان بە تایبەتی ئەوانەی کە لە بڵین 26 هەفتە و بەرەسەرەوەن دەکرێ مەترسیدارتر بن لە دایکانێکی دووگیان کە لە 26 هەفتە بەرە خوارەوەن و ئەمانیش دەتوانن کۆر کەسێکی تر ڕۆژانە پاراستۆڵ بەکاربێنن ئەمانیش وەکو فەرموود تاکو 4000 میلیگرام سەلامەتە دروستە؟ بەڵێ دروستە لە ماوەی 24 سعادە 4000 میلیگرام لە ماوەی 24 سعادە. بەڵێ جا هەر بۆ زانیاری بینەرانی بەڕێز کە هەبی پاراستۆڵە کڕی بیخوێنەرەوە بزانە 500 میلیگرامیە یاخود 1 گرامیە ئەگەر 500 بۆ بێت دوو دەنێک بەیەکەوە بخۆی بۆی کە بتوانین سوودی لێ وەرگری و جگەلەوە ژێمەوەک پزیشکانیدان ئامۆژگاری خەڵکەکەین کە پاراستۆڵەکە خۆی ئەگەر پاراستۆڵەکە بە تەنیا بوو لەگەڵ چیان قاوا بیخۆرەوە بۆی زووتر سەرکەوێت و کار بکە ئەوەکو پزیشکانی هەناویاڵەن چی دکتۆر زمناکۆ. بەڵێ هەمان ڕێنمایی هەمان ڕێنمایی بەکارهێنن هەمان ڕێنمایی و تاکو ئێستا شتێک گەیشتم لەوەی کە خەڵک زۆر ترسە لە بەکارهێنانی حەب لە کاتی دووجانیە بەڵام پێویست بۆ ترسە زۆرە ناکات و وەکو فەرمووت تەنها زیادە ڕەویە ناکات. بەڵێ چەندین نەخۆشی دووگیانمان هەبووە لە کاتی کۆڕۆنادا و زۆر بە توندیش گرتویانە و دوایی چاکیش بوونەتەوە خوان و کۆرپەلەکانیشان بە سەلامەتی دەرچوو. ئێ لەشتان ساخ بێ. هیچی تر ماوە لەسەر دوو گروپە قسە بکەین بۆی بچێن سەر گروپی سێهەم؟ منیسترم نەماوە. باش دکتۆر بەنسبەتی ئەو بەڕێزانی کە شێرپەنجیان هەیە جا لێرە زۆر گرنگە ئەلەم خاڵا بۆستین ئەوانی کە شێرپەنجیان هەیە ئەتوانین بیانکەین ئەوانیش بە چەند گروپێکی ترەوە یەکێک لەوانە ئەو بەڕێزانن کە دەستنیشان کراون بە شێرپەنجە بەڵام هێشتا دەستیان نەکردووە بە چارەسەری کیمیاوی تیشک یەکێکیان ئەوانن کە لە قۆناغەکانی وەرگرتنی چارەسەری کیمیاوی تیشکان یەکێکیان ئەوانن کە دروستە؟ بەڵێ دروستە. باش دکتۆر ئەم سێ گروپە ئەگەر گروپەکانی نەخۆشەکانی شێرپەنجە بکەین بەم سێ گروپەوە زەحمەت بکێشە پێم فەرموو کامیان لە هەمووی زیاتر لە بەرمەترسیایە؟ گروپی سێمیان لە هەمووی زیاتر لە بەرمەترسیدایە. گروپی یەکەم کە تا ئێستا دەستی بە عیلاج نەکردووە تەبەن ئەو دەرزیە کیمیانەی کە بەکاردێ مەناعی لەشی مرۆڤ کەم دەکاتەوە مزعفاتیشی زیاترە ئەمانە مەترسیان زیاترە. بەڵێ ئەوانەی کە ئێستا خەریکن کیمیایی وەرەگرن دەستیان بە عیلاج نەکردووە. بەڵێ ئەوانەی کە خەریکن کیمیایی وەرەگرن. بەڵێ دکتۆر ئەوانەی کە خەریکن کیمیایی وەرەگرن ئەگەر تووشی پەتای وەرزی یاخود کۆرۆنا بن ئەوانیش پێویستەکە بترسن یاخود نەهەر چارەسەر هەیە؟ نەخێر پێویست بە ترس ناکات. من باوکم سەرەتانی لیمفەگرەکانی هەیە لەو ڕۆژانەدا تووشی پەتا بوو دوای کە ئەمڕۆ فاسمان بۆی نادەوە لەخوا بەزار بێ بە ئاسانیش تێیپەڕاند دوای بەکارهێنانی عیلاج بە ترس ناکات. بەڵێ سەلامەت بێ لەگەڵ نەخۆشی هەمولایەک ئەمانە لەو گروپانن کە زۆرترین مەترسیان لەسرە بۆیە من ئامۆژگاریان ئەەکەم کە خۆیان بپارێزن لە قەرەباڵغی و ماسک بەکار بێنن و تا بۆیان نەکرێ خوان لەو کەسانە بە دوور بگرن کە تووشی پەتا ئەبن یان کە تووشی پەتا بوون. بەڵێ جگەلەوەش دکتۆر نەخۆشانی شێرپەنجە هەمیشاڵێن دەرزی ناوکەکە بەکارهێنین دەرزی مەناعە بەکارهێنین ئەوەشی کە ئێمە لە کاتی کۆرۆنایە من یەکێک لە میوانەکانم کە لە نەخۆشخانەی هیواکارێک کرد ئەیوت بە پێچەوانەی ئەوەی کە تەسەورمان کرد لەبەرەوەی کە ئێمە نەخۆشەکانمان بەردەوام دەرزی مەناعەیانەینێ بە تایبەتی ئەوانەی کە قۆناغەکانی وەرگرتنی کیمیاییان تەواو کردووە کەمتر ماکەکانیان پێدەرەکەوت لە خەڵکە لەبەرەوەی کە ئەمان خۆیان بە بەردەوامی دەرزی مەناعە وەرەگرن. ڕاستە ئەوانەی کە ئیسزابیان بۆ ئەم جۆرە عیلاجە هەیە تەبەن مەناعەیان باشترە بێت. بەڵێ کەواتە ئەو گروپی کە لە دەستنیشانکراوانی شێرپەنجە زۆر گرنگە ئاگاداری خۆیان بن ئەو گروپن کە ئێستا لە قۆناغەکانی وەرگرتنی کیمیاییان. بەڵێ باش ئەو گروپن چیتر هەیە لەسەر شێرپەنجە حەسکە هێرۆک و زانیاری بدەی بە بینەران و لەسەر مەسەلەی پەتای وەرزی و ئەم نەخۆشیانی تر؟ من دووبارەیەکەمەوە ئامۆژگاریم بۆ ئەو بەڕێزانەی کە نەخۆش شێرپەنجەیان هەیە
تا بۆیان نەکرێ خۆیان بپارێزن و ماسک ببەسن و هەر کاتێک کە هەستیان بە لەرزوتایە کرد یان بە قوڕگێک شێشی بەسیط کرد ئیتر زوو خۆیان بگەێنە نزیکترێ بنکە یان دکتۆری مختص بۆ ئەوی چارەسەورەگرن چونکە ئەمانە گروپی مەترسیدارن زۆرێک لەم بەڕێزانی پێویستیان بەڵێ پێویستیان بە عیلاجە فەرموو بەڵێ بە عیلاج بڵێ پێویستیان بە عیلاج ئەمانە وەکو کەسی ئاسایی نین کە وەکو مرۆڤی ئاسایی نین کە هیچ نەخۆشیێکی نەبێ یعنی معرضم بۆی کە زیاتر ڕوبەڕووی ماکەکان ببنەوە ماکەکانی ئینفلەوەنزا بەڵێ ئێستا ئێمە لە نەخۆشخانەی هیوە زیاتر لە 95,000 دەستنیشانکراوی شێرپەنجە و خوێنمان هەیە کە تۆمار کراون لە نەخۆشخانەکە زۆر بەداخەوە زۆر بەداخەوە ئینشاءالله خوا ئاسانی بکات و پشت بەخوا و بە پزیشکی باشی وەکو ئێوە هەمویان باشە بن ئینشاءالله ئەمێ هەربەت باوکی جەنابی شتێکێکە لەوانی کە ئێستا بزانم زۆر باشە و زۆریش باش بووەتەوە دروستە لەخوا بەزیاد بێ بەڵێ لەخوا بەزیاد بێ جەنابی 5 ساڵە تووشی شێرپەنجە بوو بەڵێ فەرموو بەڵێ 5 ساڵە تووشی شێرپەنجە بەڵام لەخوا بەزیاد تا ئێستا باری تەندروستی جێگیرە و بە ورێش پۆڵانی شەو ڕوبەڕێ ئەو نەخۆشیە بۆتەوە بەڵێ جەنابی باوکت لایانی دەرونی زۆر گرنگە بەڵێ ئێستا لە هەولێر ئەژی زیارەتی دەستەکان یەکەم هیوادارم سەلامەت بێ سپاس دەکەم لەگەڵ نەخۆشیەم لەگەڵ باوکی بەڕێزیش هەڵبەت لە هەولێر نانەکەلی هەیە لە سلێمانی هیوا هەیە بەڵام ئەگەر ئێستا کەسێک کە بینەریەم بەرنامەی ئێمەیە لە قۆناغەکان وەرگرتنی کیمیاییایە لە ڕانی و قەڵات زیاژی پێویستەکە لێوە بێتەوە بۆ سلێمانی بۆ ئەوەی کە ئەگەر پەتایەکیە بوو چارەسەر وەرگرێ نەخێر ئەلێرە پزیشکی پسپۆر هەیە پسکۆڕی هەناوی ئەتوانێت چارەسەری پێویستی بۆ بکات باش ئێستا لە ئاوێسەر و لە هەورامان هەڵبەت دڵنیانیم لە تەواڵە برادران نازانم لە تەواڵە بەفرباریوە یان ناگەریەوە زانیاریتان هەیە پێم بڵند خوا بەفرباریوە ئەوانەی کە لەو ناوچانن کە بە فریتیاباریوە پێویستەکە بگەنەوە بۆ سلێمانی بۆ چارەسەر یا بڕۆن بۆ پارێزگای هەڵەبجە خود هەر لای خوا نەتوان پزیشک ببینن ئەوانیش هەر لای خوانەوە توانن باڵێ مەگەر دۆخی نەخۆشەکە زۆر قورس بێواتە پەتایەکەی زۆر بەتوندی گرتی بێ ئەمە جیاوازە باڵێ ئەمە جیاوازە بەڵێ بەڵام بە شێوکی گشتی هەر لای خۆیان توان چارەسەر وەربگرن لەو لای خۆیان نەتوان چارەسەورەگرن باڵێ لەو بەڕێزانی کە فەرموو لە گروپی مەترسیداران ئەوانن کە ستیرۆیت وەرەگرن بە تایبەتی ئەوانی کە نەخۆشیەکانی ڕۆماتیزمیان هەیە ڕۆماتیزمیان هەیە بەڵیان هاوکردین درێژخایانیان هەیە وەکو هاوکردن درێژخایانی ڕیخۆڵە باڵێ ئەمانە چی بکەن دکتۆر جگە لەو ڕێنمایە گشتیانی کە باست کرد و فەرمووت بەڵێ ئەمان خۆی ئەو کەسانی کە ئەم جۆرە نەخۆشییان هەیە کۆنتترۆلکردنی خودی نەخۆشیەکان جۆرێکە لە پارێزی لە دژی ئینفلەوەنزا واتە ئەو نەخۆشیێک کە لە ئەساسەوە هەیەە ئایا نەخۆشی ڕۆماتیزمەیە یان نەخۆشی دیان نەخۆشی هەوکردین درێژخایانە کۆنتترۆلکردن و پابندبوون بە ڕێنمایەکان و پابندبوون بەو چارەسەرانی کە پزیشکی پسپۆر بۆی داناون زۆر گرنگە وەکو ڕێنمایەکە بۆ خۆپارێزی لە پەتای ئینفلۆنزا باڵێ دکتۆر با لە مەسەلەی ستیرۆید ئەنجام من عەفوان یەک ڕوونکردنەوەش و زەڕوریشە کە ئەمانە ڤاکسین وەرگرن کوتان بکەن زۆر زەڕورە باڵێ کوتانەکە ئێستا بەردەستە عادەتەن بە پای زایەت کوتانەکە دکتۆر زمناکۆ ئەفوان تێنەگەیشتم ئەو کوتانی کە پێویستە دژ بە ئێستا بۆ نەمەکاتی خۆی کە کوتانی کۆرۆنا هاو ئەرە بەڕاست بە لەرە و پرسیارە بکەم کاتی خۆی کە کوتانی کۆرۆنامان کرد هەرە و ژەمانی کە کردمان بەسە ئەسەبێ هی تریش بکەینەوە نەخێر پێویستەکە بکرێتەوە ئەسە پێویستەکە کوتانی کۆرۆنا بکەینەوە دیسان زەڕورە بەڵێ پێویست دەکات باش ئەوە چۆنە لەکوێیە ڕێوشۆنەکەی چییە خۆی ئەم ڤاکسینانەی کە وەریەگریت تا چەند مانگە گیان ساڵێک ئیشەکات ئەکتیڤە ئەو کاتە پێویستەکە وەری بگرێتەوە لە بنکە تەندروستیەکان هەیە یعنی تەمەنە سەلای خۆمان لە ڕانیە بەڵێ لە ڕانیە هەیە لە بنکە تەندروستیەکان باش ئێستا من ئەگەر بۆ منە من دووژەمی ڤاکسینی کۆرۆنا وەرگرت چوە گەر پێ سەردانی هەڵامەدەکی تەندروستی بکەم لەوێ
ژەمی چالاکەری لێبێت بۆی کە لێم بدرێت لەو مەڵبەندە نەدوستیانە هەن کە بەڕێوەبەراتیەکان ناوەکانیان بڵاو کردوونەتەوە بەڵێ باش ئەوە تۆ فەرموون لە ڕانی لە سلێمانی ئەگەر بەڵێ پرسیار بکەم بەڵێ لە سلێمانیش وەک بزانین لە خەسخانەی شیرەکە هەیە لە زۆر شوێنی تریش هەیە بەڵێ من لەگەڵ دەستگیرانم لە عربەت کرمان ئاها بە شفا بێ ئینشەڵڵا بەڵێ جاوی کە کردتان هی کۆرۆنا بوو یاخود هی ئەنفلۆنزا بوو هی ئینفلۆنزا بوو کاکتۆر باش جامە هەر بۆ ئەوانەیە کە وەکو جەنابەت دەستگیران نارنیان بۆ سینگڵەکانی شەوێ بۆ هەمیانە بێت بۆ هەمویانە بێت باش بەڵێ چونکە خەممانە دوایی گلەیمانێتە سەر دکتۆر زمناکۆ وای ڕاست باش جا لە مەسەلەی ستیرۆیدەکانە ئەگەر تۆزێک لێرە بۆستین دەرمانێکەیە کە لەناو خەڵکا پێڵەن تێکەڵا معلومی جەنابتە کە لە دوو دەرمان پێگاتووە تێکەڵا لە چی و چی پێگاتووە دکتۆر لە دیکادرۆن تێکەڵە لە دیکادرۆن و ڤۆڵتارین پێکاتووە باشە دیکادرۆن یاخود ناوە زانستیەکەی کە جەناب لە من باشترێ زین دێکسەمیثازۆن و ڤۆڵتارینیش دیکلۆفیناک بەڵێ باش جا هەردووکمان باش ئەزانین کە دێکسەمیثازۆن ستیرۆیدە و لە کورتخایانایشە لە گرنگترین سوودەکانی ئەوەیە کە بۆریەکانی هەوا ئاکاتەوە بۆرەکانی هەناسا ئاکاتەوە هەناسەدان ئاسانترەکات و هەروەها دژەهاوکردنیشە زۆر گرنگە بەڵێ دژەهاوکردنیشە وەزانراوی جەنابیشتە کە ڤۆڵتارین یاخود دیکلۆفیناک سۆدیۆم بێ پۆتاسیۆم بێ ئەویشیان لە هەمان کاتە ئازارشکێنێکی باشە و لە هەمان کاتە لە خوێنەکان دژەهاوکردنیشی باشیشە بۆچی ئێوەکو پزیشکان دژی ئەم دەرزیە تێکەڵێن بەڵێ لەبەرەوەی کە لە زۆربەی حاڵەتەکان کە بەکاری زۆربەی هەر زۆری ئەو حاڵەتانی کە وەریان گرتووە ضرور نییە باشە و لە زانستی پزیشکیدا لە هیچ شوێنەکە نەهاتووە کە تۆ تێکەڵە بەکاربێنیت بەکارهێنانی ئەم دوو دەرمانە تەبەن واکە کەماکەکانی هەردوو دەرمان بەدیار بکەوێت دکتۆر ڕەگورت تەبەن هەردووکمان پزیشکی نەزانین یعنی ئەم دوو دەرمانە هۆکارێکن بۆ بەرزکردنەوەی بڵێن فشاری خوێن هۆکارێکن بۆ بەرزکردنەوەی شەکرەی خوێن هۆکارێکن بۆ ئەوەی کە ئازاری بڵێن زەرەر بگەێنن بەگەدا واتە تۆ ئەو کاتە ئەو کەسە ڕووبەڕۆی مزعافاتی دوو دەرمانەکەیتەوە کە ئەمە ضرور نییە بەڵێ ئەو کاتەکە و زۆر زاریش عفوان تۆرە لەگەر قەوسێک بێتێ و زۆر زاریش بەڵێ نەخۆشێک کە تووشی پەتا بووە ئەم دوو دەرزیە وەرەگرێت تابان یەکسەر حەز بە باشبوون نەکات حەز باشبوون دەکا نیشانەکانی نەماوە بەڵام لە ئەساسەوە ئەم ینی قۆناغی ڤایرۆسەکە ماوە چەند ڕۆژێک هەفتەیەک ینی حەز باشبوونەکە دوایی دووبارە پەتایەکە سەر هەڵداداتەوە بەڵام بە شێوازێک شتونتر بۆی دێتەوە چەندی نەخۆشیە و هەمان بینیوە بەتایبەت لە کاتی شەپۆڵەکانی کۆڕۆنادا واتە سەرکوتکردنی نیشانەکان لە بری ئەوەی کە تۆ چارەسەری نەخۆشیەکە بکەیت باڵێ یعنی ئەو دەرزی تێکەڵەیە ئەوەی کە ئەیکات تەنهاوەیە کە ماکەکان کە مەکاتەوە نەخۆشیەکە چاک ناکە و دەکرێت خراپتریشی بکە نەخێر بەڵێ دەکرێت خراپتریشی بکات بەس ئەلێرە بەس تۆ سەرکوتی نیشانەکانی یەکەی نیشانەکان ناهێڵی بەڵام لە بنچینەدا نەخۆشیەکە هەرماوە پەتاکە هەرماوە تاوانە ئەم ڤایرۆسە هەر بەردەوامە لە زۆر بوون باڵێ لەوانێ دوای چەند ڕۆژێک یان هەفتەیەک بە شێوازێک تونتر بۆ نەخۆشەکە بێتەوە زۆر حاڵەتی وامان بینیوە باڵێ باش پێشی بڕۆمە سەر باسی پیرەکان باسی ئەو بەڕێزانە بکەین کە نەخۆشی ڕەبوایان هەیە چونکە ئەمانیش یەکێک لە باوترین چارەسەرەکان بەکارهێنانی ستیرۆیدەکانە ئەو بەڕێزانی کە ڕەبوایان هەیە و پۆمپی ڕەبووە بەکارهێنن بڕێکی زۆریان خەمی ئەوانە ئەڵێ ئەم بەکارهێنانە دوور و درێژەی پۆمپی ڕەبووە خراپ نییە خۆی دکتۆر هەڵگورد لە زانستی پزیشکیدا شتێک نییە بەنای گەرانتی باڵەوەیە
یعنی هەموو دەرمانێک کە هەتا پارەسۆلش کە بەکاری هەنی لەوانەیە لە کەسێکدا ینی مزعافاتی بەدیارکەوێ بەڵام لێرە ئەولەویەت بۆ چییە؟ بۆ نەخۆشیەکەیە بۆ ئەو سودەی کە بە نەخۆشیەکەی ئەگەیەنێت. بەڵێ ئەو کەواتاگە پرسیارەکە دووبارە بکەمەوە پەمپی ڕەبووە شەرت نییە 100% سەلامەت بێوەکو هەر شتێکی تر وەکو فەرمووت بەڵام وەکو هەر دەرمانێشتری تۆبی بڵێ بەڵام کە خەیتە تای تەرازویەکەەوە لە بەرەوەی کە سوودەکانی زیاتر لە ماکو لە کاریگەرە لاوەشەکانی پێویستەکە بەردەوام نەخۆش بەکارهێنێت بەڵێم لە زەرەرەکانی بەڵێ بەڵێ باش ئەو کەسانی سەبارەت بەوانەیە کە ڕەبۆشیان هەیە دکتۆر ئەڵگۆ ئەوانەی کە ڕەبۆیان هەیە سیرۆید ضرور نییە کە بڵێن بە بەردەوامی بەکاری بێنن ئەو کاتانێک کە تووشی نۆرەی تون دەبن لە فریاکەوتنیان لە قاوشکە داخڵە بن بۆ ماوەی چەند ڕۆژێک بۆ ماوەی فترێک دوو هەفتە سێ هەفتە یان خەینە سەر ستیرۆید ئیتر دوایی بەکاری ناهێننەوە. باش پەمپەکەی خۆیان کە بەکارن عیبارەتە لە چی؟ ئەو پەمپەی کە بەکاری هێنن دوو زۆر مادەیە باشە بڕۆنکۆ دایلێتر واتە ڕێڕەوی هەوا فراوان دەکات لە هەندێک لە پەمپەکانیشدا ستیرۆید هەیە. بەڵێ بەڵێ ئەو کاتە ئەگەر ئەمان تووشی واتە سیرۆت بە شێوی هەڵمژین وەرێگرێت. بەڵێ ئەو کاتە ئەگەر ئەمان تووشی پەتاکە بوون دەکرێت بەهۆی پەمپەکەوە چاکبوونەوەیان زووتر و ئاسانتر بێ لە بەرەوەی کە خۆی ئەسڵەن هەر ڕێڕەوەکانی هەناسە فراوانەکە خۆی چارەسەرکردنی خودی نەخۆشیەکە وەکو پارێزیەکە لە دژی ئینفلۆنزا. بەڵێ ئینفلۆنزا بڵێ ئەی ئەگەر ئەم بەڕێزانی کە ڕبووان هەیە ماکەکانی ئەنفلۆنزایان تیا دەرکەوت ئەمان چی بکەن؟ وەکو گروپە مەترسیدارەکانی تر ئەبێ بە حەزەرەوە عیلاج وەرگرن زوو فریای خۆیان بکەون باشە؟ بەڵێ بەپێی ئەو نیشانەی کە کلیان بە دیارەکەوێ. ئەی دەرزێت تێکەڵەکە بۆ نەخۆشانی ڕەبووە چۆنە دکتۆر؟ دەرزی تێکەڵات تەبان دیکادرۆن و ڤۆڵتارین و ڤۆڵتارین بە هیچ شێوێک نابێت لەو کەسانەی کە نەخۆشی ڕەبۆیان هەیە بەکار بێت. بەڵێ کەواتە بێتەوە وروژاندنی تەسکبوونەوەی ڕێڕەوەکانی هەوا. بەڵێ بە شێوەیەکی گشتی دەرزی تێکەڵە هەر بۆ خەڵک هەمووی باش نییە بەڵام ئەوانەی کە ڕەبوویان هەیە زیاتر مەترسیدار ئەوانەی کە ڕەبوویان هەیە زیاتر مەترسیدارترە. باش با بینە سەر گروپێکی تری مەترسیدار کە فەرمووت پیرەکانن ئەو بەڕێزانی کە تەمەنیان لەسەر و 65 ساڵە و دایک و باوکو لە سەر 65 ساڵی هەمومانن گەورەکان و عەزیزەکانی ئەمەن ئەوانن کە تاجی سەر و سێبەری ماڵەکانی هەمومانن. بۆم باس بکە جەنابی دکتۆر ئەوان مەترسیەکان لە شوێدایە؟ طبعا لە زانستی طبیدا شتێکێ بناوی ئێجینگ پرۆسس واتە بەتەمەنداچوون لەگەڵ بەتەمەنداچووندا بەڵێ پیربوون بەتەمەنداچوونیان پیربوون لەگەڵ بەتەمەنداچووندا تەمان بەرگری لە شینسان کە کەمتر دەبێتەوە و کەمتریش تەحەمولی نەخۆشیەکان نەکات. و ئەو کەسانی کە لەو تەمەنە تووشی پەتا ئەبن احتیمالی زۆرە تونتر لە کەسانی تر بیگرن. هەتا گەریز نەخۆشی چی نەبێت. جاگەڕەمەوە سەر تەوەری سەرەکی بەرنامەکە و پرسیاری یەکەمم ئەم پەتایی کە ئێستا باوە لە ناو خەڵکە کە هەندێکەڵەن زۆر لە کۆرۆنا قورستریشە ئەمە هەر پەتاوەرزەکەی ساڵانە یاخود کۆرۆنا و خۆی گۆڕیوە؟ ئەمە هەر پەتاوەرزەکەی ساڵانە من بەپێی ئەو زمینەی کەم ساڵ هەمە ئەو هەموو ئەو نەخۆشانی کە داخڵمان کردوون کە پشکنی پێویستمان بۆیان ڕاوانە کردووە یعنی هیچ حاڵەتیشان کۆ کۆرۆنا دەرنەچووە. تەنها پەتاوەرزەکەی و خۆی گۆڕیوە. تەنها پەتاوەرزەکەیە تەمان ئەو پەتاوەرزیانە هەندێکیان لە کۆڕۆناکە تونتر تووشی نەخۆشەکە ئەبن زۆر نەخۆشیەوەمان ببینیوە. کۆڕۆناکەی بە سوچی گرتووە ئەڵێ بە سوچتیان پەڕاندووە کەچی ئەم پەتاوەرزیە بەتونتر گرتوێتی. ئەگەڕێنەوە سەر خاڵەکانی سەرەتا کە پێویستەکە کەسەکە پشوو بە ئاوی زۆر بخواتەوە و فەرمووت کە ڤیتامینەکان وەرگرە ڤیتامینەکان بە شێوەی هەبوو ئەوانە لە دەرمانخانەکان بیکڕە خۆ لە ڕێگەی میوە ڕۆژی 5 پارچەی جیاواز سەوزە و میوە وەربگرێ. ئەتوانێ هەردووچیان بکات
باڵێ ئەگەر چۆ دەرمانخانەیەک بیرما باڵێ فەرموو من لە سەرەتاوە ئەمەژەم پێدا خواردنە سروشتەکان زۆر گرنگە بۆ بێسکنی بەرگری لەش سەرشتری نقطە لە ڕوبەڕوونەوەی پەتە بەرگری لەشی مرۆڤەکەیە کەی پارێزێ لە ماکەکانیش باڵێ بەنسبەت ئەگەر چۆ دەرمانخانەیەک و داوای ڤیتامینی کە بیرمە و کاتێک کە کۆرۆنا هەبوو باوترین شت کە ئەفرۆشرا زینک و ڤیتامین سی بوو وابزانم ئێستاژ ئەگەر کەسێ ماکەکانی ئەو نەخۆشیە و پەتایتیا دەرکەوت هەرە دوانە بکڕێتەوە یاخود ماڵتی ڤیتامین بکڕێتەوە ئەتوانی ماڵتی ڤیتامین بەکاربێنێ توانێت ڤیتامین سی بەکاربێنێ توانی ڤیتامین سی و زینکش بەکاربێنێ بەڵێ کە فەرمووت ئیسراحەت مەبەستت لە خەوی زۆرە ئیسراحەتەوەیە کە خۆی ماندوو نەکات واتە کاری ڕۆتینی ڕۆژانەی خۆی نەکات بەنمونە کرێکارێکە یعنی باش نییە ئەو کاتێک کە تووشی پەتا بۆ بچێتە سەر کارەکەی تا لێی تۆنتر نەکات باڵێ ڕاستە لەوانەیە بۆ گوزەرانی قورس بێت بەڵێ یان مامۆستایەکە یان خوێندکارێکە بەڵێ هەم بۆی کە خەڵشتریش بپارێزێت بەڵێ خەڵکی دوو هەدەف لێرەدا هەیە هەم بۆ خۆیەتی بەڵێ هەم بۆ خۆیەتی هەم بۆ دەوروبەریشێتی بەنسبەت ئیسراحەت و کاتی خەوە باشترین کاتی خەو کێ بۆی کە مرۆڤ سوودی لێ وەربگرێت باشترین کاتی خەو لە سعادەی شەو بەدواوە 10 بۆ 11 باشترین کاتە بەڕێز دکتۆر زمنا خۆ ئێستا لە ناو کۆمەڵگەی خۆماندا تێک چووە بەڵێ ساعات چەم خەوین باشە دکتۆر بەڵێ تێک چووە بەڵێ 10 بۆ 11 10 بۆ 11 دەی شەو بخەوین هەتا 6 بۆ 7 بەیانی باشترین کاتە بۆی بخەوێ 7 ساعت تا 8 ساعت بەڵێ 7 ساعت تا 8 ساعت بەڵێ بەڕێز دکتۆر زمناکۆ عوسمان هەمزە پزیشکی پسپۆڕی هەناوی کە بە سپاسەوە لە ڕانی لەگەڵمانە بووی پیرۆزی شبێ ئەو ڕیشە زۆر لێ هاتووە خۆ هەر لە خۆشییان ڕژبێڵیتەوە ئەوە ئێمە ناهێڵن لە تەلەڤیزیۆن ڕژبێڵینەوە لەبەرەوە بۆمانەی ژنەوە بمانزانێوەکو تۆ لەمان ئێمەش ڕیشمانە هێشتەوە ئەگەر بتوانی دوا ڕێنماییەکانی خۆت پێشکەشی بینەرەکانمان بکەیت سپاست دەکەین من دوا ڕێنماییم ئەوەیە بۆ بینەرانی خۆشەویست و بە تایبەت بۆ ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە ڤاکسین وەربگرن چکە ئەگەر تووشی پەتای وەرزیش بن ئەگەر ینی بە توندیش نەیگرن بە سوچی ئەیگرن بێزگە لە ڕێکاریەکانی خۆپارێزی ئێستا لە زۆربەی شار شارستکاندا هەیە دوارە زۆربەی مەڵبەندە تەندروستەکانیش داوێت سپاس بۆ کاتت سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ بەشداری لەگەڵمانە بە هیوای سەلامەتی لە ڕانیە بە هیوای ژیانێکی خۆشیش لەگەڵ دەستگیرانتە بینەرانی بەڕێز بۆتان دووباراکەینەوە کە لەگەڵ دەرکەوتنی نیشانەکانی پەتای وەرزیا کە بریتین لە قورگێشە سەرێشە لەشدا هێزران ئازاری لەش و قورسبوونی هەناسە پێویست دەکات کە پشووی زیاتر بە خۆمان بدەین و ئاو زۆر بخۆینەوە ڕۆژی 5 پارچەی جیاواز سەوزە و میوە و کاتی خەوەکانمان لە 10 شەو تا ئەو پەڕی لە 11 شەو پێویستەکە دەست پێ بکات و پێویستەکە وەکو جاران خۆمان ماندوو نەکەین ئەو گروپانەی کە بە گروپی مەترسیدار دادەنێت لە زانستی پزیشکیە بۆ هەر جۆرە پەتایەکی وەرزی و نەخۆشیەک بریتین لە منداڵان خانمانی دووگیان و بە تایبەتی لەم دوو گروپە شامناڵانی خوارد و ساڵ و خانمانی دووگیان ئەوانەی کە سکیان لە سەر و 26 هەفتەوەیە ئەو بەڕێزانی کە دەستنیشانکراوی شێرپەنجەن و بە تایبەتی لە خۆناغەکانی وەرگرتنی چارەسەری کیمیاییان و ئەو بەڕێزانی کە بە شێوەیەکی دوور و درێژ یاخود بەردەوام دەرمانە ستیرۆیدەکان وەرەگرن بۆ هەندێک لە نەخۆشە ڕۆماتیزمەکان و ئەو بەڕێزانی کە تەمانیان لەسەر و 65 ساڵەوەی و بە ساڵا چوون و هەروەها و بەڕێزانی کە ڕەبوایان هەیە ئەمان پێویستەکە زیاتر لە خەڵک ئاگیان لە خۆیان بێت و کوتان وەربگرن دژ بەم نەخۆشیە جگەلەوەش بەکارهێنانی پاراستۆڵ بۆ گەورە ساڵەکان لە ڕۆژێکە تاکو 4 گرام ئاساییە هەر جارێکە پاراستۆڵ وەرئەگری بیخوێنەرەوە بزانە حەبەکە 500 یان هەزاریە ئەگەر هەزاری بوو 1 دانێک بخۆ ئەگەر 500 بوو 2 دەنگ بەیەکەوە بخۆ و ئەگەرە توێ زووتریش کار بکە لەگەڵ یەک تۆز چایان تۆزە قاوە بخۆ گەر تەنها پاراستۆڵ بخۆی کەفاینی تێدا نەبێت هەمووەمانە ئەو شتانن کە پێویستەکە دەربارەی ئەنفلۆنزا و پەتای وەرزی کۆرۆنای نوێ بیزین و بە وتەی دکتۆر زمناکۆش بڕێکی زۆر لە نەخۆشانەی کە داخلی کردووە لە ڕانیە تستی بۆ کردوون تەنها پەتای وەرزی و شێوەکەی گۆڕاوە و کۆرۆنانیە هەتاوەکو هەفتەی داهاتووینەوە خزمەتان ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسا قوڵ فەرموون ماندوونە بن برادەران لە شێم و لە ساغ بێ ئێوەش بەخوا ئاسپێرم شەو و شەوگارتان شاد خواتان لەگەڵ
بێت.